یەکێکم بینی بە داوای دەرمانێکی کرد کەوا بۆ درێژبوونی بەژن بوو ئینفعالت کرد و وتە منداڵەکەم ئەم زۆر تووڕە دەم بۆ قسەی ئەمن ئەو خوڕامکەی تومەیۆت وڵی لە پارەوە دەیکێشم هەرە وەزنیە ئێوتۆت ئێ بابینێ دەرمانەکی نادرێ وڵاو بەش درێژ دەبی کاکە هەندە شتێئی توبە هەندە شتێئی منیە دکتۆری جوان هەیە لە کوردستان دکتۆری شازمانەیە دەبێ ئەو منداڵی فعۆسات پێ بکە ڤیتامینەکانی کەمە هاتی جیایکی لۆ منە ئەو جیای بخۆ بەش درێژ دەبێ ڕاست دەکەتەوە لۆ ناچی بداتە سینەمەوە دۆکەنە یان دەرمانەکی نادرێ لۆ زعیفی لۆ ناچی بداتە ئەمریکا 165 قەڵەوە وەزیری تەندروستی کاکسامان خوای گەورە ڕووی سپیکە ماوەک لەمە بەرهەت دە ڕۆژێک دەی پەیامەکیدا گوتی دوورکەونەوە لە دەرمانی قەڵەوی و دوورکەونەوە لە دەرمانی زعیفی هەمویان فەیکن یعنی ئێستا ئەمە ڕێنمایە لە کەناڵی پایتەخت دەدەین دەست و پێیان ماز دەکەین ئەو گەنجە جوانانە دوورکەونەوە لە دەرمانی دابەزینی وەزن و دوور بکەونەوە لە دەرمانی قەڵەوی و دوورکەونەوە لە دەرمانی پرچ هاتنەوە و دوورکەونەوە لە بەژن درێژبوون ئەو چارە هەر چاری غیلافە هیچیان تەندروستی نییە ئەگەر فرۆشراش زەلەرمەند دەبن